سەرەتا بەناوی خودای ئاسمان و زەوی کە هەمیشە بڵند دەویش کاتێ نابێنەوی. خۆشەویستان ئەم کاتە و هەموو کاتێکتان باش بە خێراتنی سەرجەم میوانە خۆشەویستەکان دەکەم بەخێر بێن سەر هەردوو چاوم. شەوێکی پڕ لە یادگاری خۆشە دانیشتوین لە شاری هەولێر لە ڕێکەوتی 7 یونیۆی 2020 لە کافتریای شیشە تایم. دیارە ئەو دانیشتنە بە سەرپەرشتی چەمبرایەکی خۆشەویستم بەڕێوازچێت کاکە محەممەد منتیق، کاکە دارا ئۆکرانی، کاکە ئیسماعیل مەلەوان، کاکە یوسف خۆشناو، ئەمەی دکتۆر سەمیع، کاکە بەڵێن شوانی، زانۆ گەڵاڵی و کاکە سوهەیب گەردەی خۆشەویست. ئەو دانیشتنە پێشکەشە بە براگەورە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان شێخ وەیسی بەرپرسی دژەتیۆری کوردستان، هەڵۆی بریندار شێخ وەجی بارزانی، لیوا بڵند حەمید ئەنجومەنی ئاسایشی کوردستان، عەمید لوقمان منتیق حرەکاتی ئاسایشی هەولێر، عەقید محەممەد سەلیم منتیق حرەکاتی ئاسایشی هەولێر، جەنەڕاڵ مامۆستا جەمال مورتکە، لیوا فەیزوڵڵا منتیق فەرماندەی هەولێر، عەمید خەسرۆ منتیق فەرماندەی هەولێر، عەمید سەردار مورتکە فەرماندەی هەولێر، عەقید حەمەڕیشە منتیق فەرماندەی هەولێر، عەمید سەلیم سورچی بەرپرسی تۆپخانە، مقدم هەژار هەرچی بەرپرسی قووەتەواری هەولێر. ئێرەش بەیادی هەردوو شەهیدی فەرماندە شەهید سەربەزمەندکو و شەهید مەغدید هەرچی. لای خۆشمەوە بە خێراتنی هەموو میوانەکان دەکەم، هەموو میوانەکانی خۆم دۆست و برا ئازیزەکانم بەخێر بێن سەر هەردوو چاوم. ئاسفۆرجی پەنجەڕەنگی کاکە بێسوون هاوکارمانە، کاکە بێسوون سابی دەست پەنجەی خۆش بێت، لەگەڵ کامێرە جوانەکەی کاکە مەندە دیزاین، سڵاو لە نووسینگەی منتیق. دەنگی براتان فەرمان بێلانە لە خەزمەت ئێوەی خۆشەویستین، هەر شاد بن هەر لە خۆشییا بن. الله منتیق و هەموو دنیا
دەستیان